بەناوی خی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی مایکی پەیە لە ئەمڕۆ و لە تەوەری ئەمڕۆماندا لە ناحەی سیتەک دەبین و باسی کەم ئاوی دەکەین کە ماوەی 20 بۆ 25 ڕۆژە تەنیا جارێک ئاو بۆ دانیشتوانی ناحەکە هەڵکراوە و دانیشتوانەکەی بە ناچاری لەم بێموچەیە و لەم قەیراندارەیەدا ناچارن هەفتانە ئاو بکرن دەچمە لای دانیشتوانی گوندەکە و دواتر دەچمە لای مختاری ناحەکە و دەمەوێت باسێک لە معاناتی خۆیان و کێشەکانی خۆیان و هۆڵەکانی خۆیان بکەن بۆەوەی ئەم گرفتە چارەسەکەن خۆگەر بێت و چارەسەر نەکرێەوە تا چەند مانگێکی دیکەش دانیشتوانی ئەم ناحەیە ناچار دەبن بەردەوام ئاو بکڕن. ناحەکە گرفتی سەرەکی چییە؟ والله ناحية قريب سركي بسحبيه بێساحەوی أنا ربي حكومتي بسحبيه سركي شيء لە ئاوەوە چۆن؟ أو ما هني كذا أو شيء بس عندي أي هني هيك ئەم ساڵ وایان ساڵانی پێشوش لەو أم صلاة بارنا بيرار جوابه بیری حکومیە یان بیری ماڵانە ئێرە بحكومية حکومیە بله وشکی کردویان کەمی کرد والله وش كنا كذا بس هنا قد دقائق قطع سكنات شد خواره داينا هن خواره شد خواره چەند ڕۆژاری ئاوتانێت یان چەند ساعت ئاوتانێکێتەوە؟ كذا حبتيك دو حبتي أو مناسب أنا والله ودو حبتي قطع أو ديا یعنی ئەتێ بڵێ ئاستی ئاوەکە دابەزی و چۆتە خوار ماتۆڕەکەەوە هذا بس شد خواه ما ترقى نجاتي ناچارن ئاو بکڕن على ولا أنا من دام دو كاسين دو تنك أو كريسيا زال ما أبغى چەندێ سيزار ما أبغى لەم بێ مەعاشی و بێوەزەیە معاش كاي معاش مهنية نكاس فيه أنا معاشي یعنی ئێستا ناحەیەکە پەراوێز خراوە ناحية كحد بيسحبتين ناحية أمسي تكي بيخوانتين ناحية أمسي تكي جا خۆ ناحەیەکی گەشتیاریە و خەڵکیی زۆر قال بقى خك زلامتي مليار دولار دنيا دينار خرجك حکومەتیش پەراوێزی خستون فراوز خلو فقيرة باش تعالي بلي فقيرة باش بس دول ما قاعد حكومة هاد ثانية خزي حكومة ثانية لا والله ئێستا هاوینی شەم و بەریدا ئاوی زۆرەوێ ینی زووتر ئاوس عايزوا سم بيجي محمود مستمر شهور اللي عايزك إذا كان عايز أبي أوكل باشکە حەجیگە سعادە باشکر لەگەڵ بێ ئاوی وەزەتان چۆنە؟ باشی باشن والله عمرو عاوه بو ئەمڕاوە بوو ئەڵەن دوو هەفتەیەکە ئۆکو پێویست نییە چی ئاوەکەڵەن کەمە تازە تنجینیان بۆداناوە شتیان بۆداناوە مەزاکەیان باش کردوە تێساوەهەیە ئەی دوو هەفتەی ڕابردوو وەزەتان چۆن بوو؟ جەڕابلکەی دوو هەفتەی ڕابردوو لەم ماوەی ڕابردووە نەبوو تێستە باش نەبوو نەبووە وەخت ناچار بوون ئاو بکڕن چی؟ بازاویە کڕبازێکی بیرشتی هەبوو لە بیرەکان تیا بوو چەند سەعات ئاوتان هەیە کە ئیسا ڕۆژانە چه ساعت ئاوتان بۆڵەکە؟ وەڵڵای ئەمڕۆ هاتبووە من نازم ساڵمان ناو ساعتێ بوو چەندتی تەنچەکانی پڕ کرد بەس هەنێکی تیا بڵم هەر خاڵی بخەڵی نەبوو بەس باش ئاگاواش بێ باش بیاوی هەموو شوێنێ ئەڵاو پیاوەی ود ئاو هەیە کوا ئەو ئەمڕۆ هاتۆ تۆ ئاو لەکووە وەزەی سیتەک و بێ ئاوی چۆنە؟ ئاو نییە ناوەڵات باسی ئاو مەکە لای من هیچ ئەو بۆم بەری دەکە کوژاوە تۆ ئاو نییە ئاو نییە ئەی بووینی بدەم بۆ ئاو نییە خۆتەوە قاوی لەچی چەندێکە وایە؟ وەڵات یەک مانگە وایە ئەو پیاوەزانێ بیرەکان وشکی کردووە چییە مەسەلە چی؟ خوایت نازانمەوە خۆتان نەزانن ئێوە حکومەتەکە دەزانێ حکومەتەکە وەڵا حکومەت لێ ئاو ئاوەدانی تە ئەو نازانێت ئاوادانی وایە بەس کە تۆ نەبوو هیچ نەبوو هیچ ئاساییە کامێرەمانەکەم تەسووریکی اون بەری دەبکە کاکیە منە ئەمە ئەیبینی ئێستا دەبەکانە خاڵی بوون لە ئاو بوێناون بەدەبای دەکەین ئێستا توشدا بەڵام بەشی وە ناکات دوزاتە ڕۆم بۆ بۆ سلێمانی ئەچی بۆ سلێمان ئارە بەخوا ماڵم نام ڕۆی لەبەر بیاوی ئارەوە یعنی ماڵەکەتان چۆڵ کردووە بەخوا یەک بەشەیتیان ئەی چ بخوارم باشە ئاوە یعنی ناچار بوویت بڕۆی بۆ ناو شار لەبەر بیاوی بناڵەکەم ڕۆی ونتە خۆشم بەخوا قەیری تر ئەی چەندێ ناچار بووی ئاو بکڕی لەم ماوە لەم بێموچەیە لەوەتە دەتەن کە لەم کڕی بێدا پیا ئەبێ بکڕێ دەتەن کرد جاکە ئاو نەبوو چی بکەین ئەبێ بڕۆین بۆ شار کوڕێکم لێوێتیم بۆ لا کوڕەکەن ئەی جا تاکەی ئەمە ئاوە وەزان حکومەتەکە لەکوێیە چیتان بە حکومەت چیتان پێ بەخوا هەی هێنی درۆژەکەن بەڵام هەمی ڕاز ناکەن بێ هیوا بوون وڵا بڵا ئەگەین بواە ئەبوو بەخۆ نییە نەوەڵا ئاو نییە نە ئاو هەیە نە کارەبا هەیە کارەبا شەوێتەوە تۆزێک بەڵام ئەوە نییە
کارەباکە باشترە بەس ئەو 15 ڕۆژ ئەو ناتۆ بەڵێ ڕۆژێک کاتەوەدم ڕۆژانیان نیم سەعات بوو بڕە بوختان بۆ حکوومەتەکەنیان تەواوە بیاوی السلام والله عليكم. سلام سرچه باشی قوربان لەگەڵ بیاویە آخر او نییە نییە نا والله تقریبا 20 ڕۆژ بوو ئەو نهاتوە لە 20 ڕۆژانە نیو ساعتێک هاتو بڕە بڕە آره جا خۆ پیاوێکی ود ناچاک بوو ماوەیەک بۆ کێشە هەبوو ئیسا چارەسەر بوو والله نازمە چارەسەر نەبووی کە چارەسەرەکە ئەوی نەبێت چارەسەری چۆرە ناچار بوو ناو بکڕم مەجبور بکڕن چی بکەن ئەوە مۆڵانە هەمی کڕیەوە ینی تانگەری گرانەتان بۆی 15,000 تقریبا بەرمیل بۆی 1000 بەشی چەندێکەکە ئەو کەیکڕ ئەم گەرمە باش ناکە بێ مەبرەدایش بگی گەرمە ئەو باش ناکە ئای بەشی چەند ڕۆژێکی کەمەکە تانگەرێک باشی تقریبا هەفتەیەکی ناکە هەفتەیە 5-6 ڕۆژ لەم بێ موچەیە خەلی من سووری نەما موچەتان ناوێ ئەوەی موچە هەبێ وەزی خراپە آخر خراب نەکە چ دەستمەیە دەستکاری هیچی دەستمە نییانی ژیانەکەیان قورس و ناخۆش کردو ینی وایە یاخر گەرمە وما گەرمە ئاوی نەبێت چۆن ژیان بێ ئێستا لەسەرەوە ئاو هەیە یان ئاوتان کەمی کردووە وڵە کێمە کەمە زۆر کێم ینی چەند ڕۆژ بوو تانگیرێکمە پڕ کرد ئێستا نەماوە یانی لە ماکە 6 بۆ 8,000تان بۆ ئاوڕۆ مەجبوری بی بکڕن ئەگەر هەفتەی جارگە تانگیر بگی تانگیر 15,000 ئەی چێڵێن ئاوەکە کلسیشی هەیە ئەوەی کە هەبووە پێشە کلسیشی هەبووە بۆری تەقانووە نازانم ئەوە نازان ئەوان بێ ئەوەکەی لە خۆ ئەکە ئاوەکە بێ کلسەکەش بێقینە آخر هەبێت مەجبوری مە فیلتەر هەیە بە فلتر حەلێکن فیلتەر حەلیکن ئەخە بە هەبێ کە نەبێ فلتەریشی بکە وڵاگە نەبێ فیلتەر هیچ ناگێ بەگەهت هەبێ ئەو فیلتەری ئیش بکە مشکلەی نییە ئێمە فیلتەرێکی مەجبوو ئەوەی دنیشوڕە نایخواردن ئەگە فیلتەر نەبێت ئاوەکەی سوێرە کلسیەیە ئەگە فلتەر نەکرێ ناخورێ نا فیلتەر نەکە ناخورە مەجبوو بێ فیلتەر بکە ینی ئاوی شیرینتان نییە بە کوردێکی نا هەمی فیلتەر ئەماڵەن هەمی فیلتەری پێ کا حاجیەڵێن زۆر بێ ئاون وایە وایە هەرەوەڵا ئاونی ئاو نییە ناوە چەندێکە ئاوتان نییە کۆرەژەوەی گار هەمووی قڕێکی لە چینەوە ینی بۆ ئاژەڵداری شەر خراپە ئەراوەڵا ئەی ماڵەکان ئەڵێن ماڵەکان جا ئاوە کڕن ئاراوەڵا ئەونی هەموو تەنکی بەخوا مەشوانی گار ماوەتە ماڵەکە ماوەتە لە تەنکی بە 25,000 بە 25,000 ئەرە بە هەمووی خەڵق هەموویە گری لە تاو چەندێکە بێ ئاون چەندێکە ماوەی چەندێکە وەخوا دەوری دەڕۆژێکە بێ دە ڕۆژە بێ ئاون ئەراوە ئەم دە ڕۆژ هەر ئاوتان کڕیوە ئەرە بەخ موبەریدەکەش ئیشەکە ئەوەی تر ئاو سەرفەکە ئەرە بەخ ئەیجا لەگەڵ حکوومەتە قسەتان نەکردووە لەگەڵ لایەنی ئیداریە حکومەتێکی براوەتە خەخەتەم بەخوا ئابێ حەقی مۆلیدە بین حەقی کارەبا بین حەقی ئاو بین حەقی چی بین بەخوا شوانی گارم بەخوا 200,000 شەرتە شوانیەکەمە 200,000 بەخوا بێ گلی لێ بکڕم پێڵاوی لێ بکڕم کوڕەکەیشم بە 3 مانگ پێشمەرگە خەستەم بەخوا بە 3 مانگ جارێ مقاشێن موچێ وەرەگرێ ئەرە بەخوا یعنی ئەمانە خەڵکیان برسی کردووە ئەی خەڵکات چۆنە برسی نەکردو تۆ 3 مانگ ماعاشێ بگیرێ کۆشە مناڵم ماڵم ناڵم ئەگری لە برسا برسی نییە ئەیوانە ڕەحمەدە باوکە ئەوە یعنی ئەوەی بڵێ خەڵک برسی نەکراوە ڕاست ناکە بەراوەخوا بر هەمووی برسی بەراوەڵا حکومەتی جا حکومەت ئاور لەکەت نایەتە بڵێ یعنی خەڵک فەرمانبەری برسی کردووە و خەڵکی سیتەکیشی توینی کردووە توینیشن ئارە هەمووی گرتێتەوە ڕێک بەخوا هەمووی یەگری بووە پارە خەستەم بەو خووە ماڵیاتی پارە ناکا بیفرۆش ماڵیاتەکەش نایکا ناوە ئەجامی دەسەر نەدامە ئاوە یعنی خەڵک خەمی لە کۆش ناوە ئاراواڵە ئەی براکە تۆ برسی بێتی مەجبوری خەم تۆ ناچێتە دڵ تۆ کە پارە پێ نەبوو ئێستا خەمو لە دڵایە ئەی خەمم لە دڵانیە دەبە خوا کە پێی مەسلمانی ئەو 5,000 خەرجم کردووە بێ بێمە کیلۆی پیاس بەو خوا کە پێی مەسلمانی ئەو پارەی ماڵی منە ئەوە ڕووی دی بە پیاس ئەرە بەخوا
پیا ڕاز بە نەڕوو واتە بێمەعاشیەکە بێ ئاوێقەی لەبیر بردوونەتەوە ئەرە بەخوا ئەرە بەخ ئەرە خی گەورە کارە واسانکە ئیشەڵڵا یاخوا بێوەی بەستاکە هەناسەرم دەستی ماچەکەم خوانەکە دەستی ماچەکەم خوانەکە قوربانم سلام علیکم باشی دای حاجیگان سعادە باش کرد یاخوا سەلامەتوی ببورە پێم خۆشە بە کورتی باسێکی معاناتی خۆتان بکەن لەگەڵ بێ ئاویە والله برا بێئاوین والله هیچ نییە ینی خزمەت گوزاری هیچی نییە زۆر بێئاوە بێ ئاوە ئەر والله چەندێکە ئاو نییە لە وڵی دەمێتە بڵێ لە پاش 20 ڕۆژ سعاتی هەڵیان کرد ساعتی جا تەنکی پڕ بوو ناوەڵا تەنکی چی پڕەبێ بەچی پڕەبێ بە مزەخەش پڕ نابێ ناوەڵە ناوەڵا پڕ نابێت بەتر خۆ ئەگەر هەبێ ئاوەکە بە دوو ڕۆژ جارێ سێ ڕۆژ جارێ هەڵیکەن خۆ باشە واتە ناچارن ئاو بکڕن چوار پێنج جارم کڕیوە ئەر وەڵا لە ماوەی ڕابردوودا حکوومەت ئەو ئاوەدانی کەواتە ئەوان لەگەڵ ئەو بەڵێنەیانە ڕازگۆ نەبوون ئاویان دابی نەکردو وڵی خۆی چۆنە ئەمە پەیوەندی بەوە نییە بڵێ وڵا ئەمە خەتای حکوومەتە یانشت ئەی خەتاکی خەتای خوار وایە یانی تۆ بەسوێ ئەبێ بەرپرسە ئیدارەکان ئەم کێشە چارە سەرکەن بەڕێوەبەری ئاو بەڕێوەبەری ناحیە بۆ نمونە لە ناحیە داهانیش بابێ ئەوەش چارە سەرکە وایە یاننا ئەوە جادەکەی با بڵێن پان نییە تەسکا با تۆزێ فراوانیکە حکوومەتیشە بێ لێ یانە بە 2000 ماڵی زیاترسیەیە حکوومەتیشە بێ لێپرسینەوە لەو کەسانە بکە کە دایناون لێرەوانە طبعا بێ لێپرسینەوەی لێ بکا بەڵام ئەوانیش وجدانی خۆیان بخەنە کارەوانێکە ئیشەکە جێبەجێ بکەن پێت وایە ویژدانی خۆیان نەخسووتەکە وەڵاهی بەدەگمەن بەدەگمەن یعنی زۆر نە ئەگەر یعنی وەکو یەکوابێ هەمی خەڵکەکە هینی خۆیەکە ئەوە نیە ئەڵێن ئاوەکەشی نادەم شۆرە ئەڵێن کلسیە شتێکی واڵێن کلسی هەیە بەس طبعا ئاوی سلێمانیش هەر کلسی هەیە خۆ هەر بە تەنیایی ئێرە نیە ئەگەر خواکە بێ مشکیلەمان نییە بڵێ بۆش ڕازین ئەرە وەڵا ئەوکو خانمێکی ماڵ تا چەند ئەرکی بۆ جەنابوو دروستکردن بێ ئاویە وەڵا ناخۆشە خێزانی خوانەی بڕە بەخوا لە هەفتەیەکا بی دوو تەنکەر کڕیت تەنکەری بە 15-20 ئەگەر هی پاکە بۆ بێنە بە 15-20 بەخوایتی نازانم ئەوی کە بۆمانێنێ جاری وا هەیە 10,000 ئێنێ یاخود 15 ئێنێ زۆر پاک نییە ئەرە وەڵا ئەو نییە ئەو کە هەیە بخوا پێری هاتۆ تۆ سەعاتێک خوا ئاگای لێ ڕۆبێکی تێنە چووە تەنجەکەمان ئەو نییە کواوەیە لە هیچ شوێنێ ئەو نیە نەک ئێرە سلێمانی شەروایە چەند ڕۆژە بەگشتی ئاوتان نییە کورە بەخوای ستێت پیاو ڕاست بڕە لەوانەیە 25 ڕۆژ تێپەڕی کردبێ ئەومان نییە ئارە بەخوا خانمێکی ماڵەمە چەند ئەرکی بۆ دروست کردووی ئاوە ئەرکی بۆ دروست کردوی کار و کەسابەت نییە ئیش نییە ئەی ئەرکی بۆ دروست ناکات نە مناڵ ئیشیە نەمە ئاش ئاوایە نەوەڵا کەس ئیش و کار و کەسابەتێنە نەمە ئاشەکە هەیە و ئێمە هەر مەعاشخۆری ژنین بڵێ مەعاشخۆرین وەڵا ئەوەی مەسەلەکەی ناوەڵا خەڵق هەمووی داماوە خەڵق هەمووی داماوە بێ ئاوە هەمووی ئاوەکڕێ بە 20,000 و 25,000 و دەیتی خوا قوبوڵی ناکە بەخواوەش ئێستاکی لە مناڵەکان هاتبوو نەوی و خاڵە قژم لە شۆردو ئاومان نییە هەفتەی جارێکی ناتوانانی خۆ بشۆی ناتوانی ئاو نییە ئابێ هەیتە هەر بۆ پێداوێسی بە حاجەت و جل و ئەم شتانە بەخوا ئەوەتی ئاو نیە من ئاو جل بەدەزە شۆب نایکەمە غەسالۆی ناتوانم چکم غەسالە ئاو زۆر سەرفەکە بەخوای گەورە بەدەزەی شۆب ئەرێ وەڵڵاهی جا من خۆشم نەخۆشم بەخوا فەقەراتی من فەقەراتی پشتمە شەکرە و زەختمە بەخوا جلم شتۆ خوا ئاگادارە دلە تاو پشتم ئەو شۆ تا بەیانی ئاگام لە خۆم نەبووکە ئەو هەمووی جلم شتۆ بەدەست ناتوانی ئێدە مەجبوریشی چیەکەی ئەیوە نییە ئێستا سیرەکەم ماشەڵا کامێرەمانەکەم یارمەتی دەربێ وابزانام خەڵکی سووری لێ ئێرەوانە ماشەڵا مناڵیشیان زۆرە دیارە ئێمە ئەوەیتر ئاو سەرفکردن و جلب شۆردن ئەوەیەوێت ئەرێ وەڵا ئەوەیە وەڵا سووری زۆر تایە و ئەنجام ئەوانی شەمی داماون بێ ئیش و بێکارە ناش فەقیر و داماون سووریش هەمووی وەکو یەکی لێ هاتۆ دەوەڵام من و فەقیر وەکو یەکی لێ هاتۆ ئێستا هەمووی بێ ئاو و برسیە هەمووی بێ ئاوە ئەرێ وەڵا بێ ئیش و بێکارە بێ خزمەتە هیچ شتێکی نییە هیچ شتێک نییە لەم سیتەکەیە هیچ شتێک هەمووی داماوە هەچی فەقیر نەبێ بخوا نایەتە ئێرە بە قورئان بتر هەمووی کرێخانوی ژەسە و نەگرانە بە 200,000 خانوویەگە گرێتیش ئەڵێن ئاوەکەش کلسیە بۆری شتە تەقێنێنێ جار بەڕادم هەبووە خۆ ئاگادارە بەڕادم هەبووە لام بردووە عنی ناپاڵێوێ ئەم نەکلسی هەیە ئاوکە ئەو نەکلسی زۆرە بەلوعەکان جاری وایە ئەونی پیان نایە ئەنی کلس دوورێسەکە بۆرەکانیش کلس دوورێسەکە ئاوەکە ئەو نایە بۆت ئەی مەجبوریشی چیەکەی ئەبێ بیکڕی ئەبێ ئەو بکڕی چیەکەی
مەجبوری وڵاگە قەرزی شکل بێ بێت چی ئاوەکە بکڕی ئاوەکە پێویستە کاکە قەرزکەنیان زۆر لە خۆتان کەن بۆەوەی بیکەن چکە مەعاشیش نییە ئەرێ وڵا زۆرمان لە خۆمان کردووە ئەیدە مەجبوری کاکارە وڵاگە تۆ پێو نەبێت توانانی بچی لە یەکێکی بسەنی بڵێ تەنکی ئاوەکڕم تەنکەری ئاوەکڕم مەجبوری ئاوەکە چیشتە بە ئاوەکرێ خۆڵێ ئاوەدانی بەس بەڵێنەکەشی جێبەجێ ناکەن ناوەڵڵا ناوجاتی جێبەجێ کردووە هەر قسەیە و تەواو هەر قسەیە هیچ شتێنێ بەس قسەیە تر قسەیان ناچێتە سەرخۆ هیچ شتێک ناکەن هەر قسەکەیەوەیکەن و تەواو هەر ئەوەیە طبعا وەکو مختاری ناحی سیتەک لێسا دەبڵین پێشتر سیتەک گوند بووە 50 ماڵی تیا بووە کە فراوان بووە ناحیە ئێستا زیاتر لە 1100 ماڵ بۆ 200 ماڵی تیا دانیشتە جێ بنەسن خزمەتگوزاریشەوە خزمەتگوزاری تر بە پێی پێویست کراوە بەڵامی تر بە پێی فراوانبوونی خەڵکەکەی تەڵەبی زیاترە ئەوەش بودجە و خزمەتگوزاری زیاترێ بێت بە پێی پێویست کراوەتر بە حکمی وەش کە ئێستا چۆن بڵێ قەیرانی ئابووری هەمومان نەزانین ئەوەش تەمان بۆتە گرفت بە پێی پێویست نییە ئێستا ئەو نێکە ئێمە چوینە ناو خەڵکو و دانیشتوانی ناحی سیتەک گلەی کەمی ئاوەڵن 25 ڕۆژە ئاومانکو پێویست بۆ هەڵ نەکراوە و هەندێکیانەڵێن ناچار بووین ئاو بکردی نەکە هەندێکیانڵا زۆربیان لەم بێ موچەیە ئەم گرفتی کەم ئاویە چەندێکە سەری هەڵدا و چەند ساڵە هەیەەوە بۆ چارەسەر ناکری چەند ساڵێک نییە بڵین بەپی باران و وشکە ساڵی تەمان ئەمە سەر هەڵەیات ئەژینە ئەمە ئیرادەی خۆی و دەستی عبدیتیانی خۆوان زانین بەڵام لە کۆتاییشدا هەر حکومەتە بێ ئاوی پاوەش باسەکەین مەبەستمەوەیەک یعنی وشکە ساڵی ترەوەی لاقی بە عبدەوە نییە وەکو چارەسەریژی تر خۆتۆ کە ئاو نەبوو چارەسەر چیە ینی ئێمەش هەوڵمان ناوە ینیەوە من وەک خۆمەکو مختاری ناحیسیتەک هەمیشە لە هەوڵا بووم بۆ چارەسەرکردنی چارەسەرەکەش چییە ئێمە بیرێکمان هەیە لەم چەمەی خوارەوەیە کێتە سەر بۆ ئەم مەشروعە بیرەکەمان بڵین بە حکمی وشکە ساڵێکە ئەو چەمە ساڵانە بڵین لە زستانە لافاوی پێ ئاڕۆشت ئیمساڵ بە تایبەت زستانەکە هەر ئای پیانە ڕۆژدووە ئەمە بووە کێشە ئەژنا ساڵانی کە بڵین ئەو کێشەیەمان نەبووە بەڵێ کێشەمان هەبووە لە تەقسیماتی ئاوەکەی کە وەختی خۆی کراوە بۆ منە لەوانێ ئەو بۆرێکە داغڵ بوو بێت بۆرێکی بچوو بێت حسابی ئەو ماڵانەیان نەکردووە کە زیە ئەکات کە فراوانە بێت بەڵامیتەوەی لێ ئێستاە کە وشکە ساڵەکەیە تقریباً 15 ڕۆژێک بەڵێ ئاو نەبووە ئەوەشمان چاکردو ئێستا جێبەجێ بوو ئەوە 4 ڕۆژە بڵین ئاوەکو جاران دابەشێ بدو بەسەر ماڵانە هاوڵاتیەکانڵێن باشبوونەکە وەکو پێویست نییە بەڵام لە پشتی جناتانەوە دیارە ماڵێک 5 بەرمیلیدانەوە 5 بەرمیلەش دەرخەریەوەیە کە یان ئەو کڕینە یانە ئاوی زیاتر هەڵگرن یانەوەیە کە ئەزانن ئەو درەنگێتەوە یانە زۆرتی ئەو کۆگا بکەن قسەکەم ئەوەیە واتە بە تەنکیەکانە دیارەکە خەڵک بێ ئاو و بە ناچاری تەنکی زۆریان لە سەربانەکانیاندا نابۆی ئاو پاشەکە بەڵێ خۆی هەروایە جاخۆی تو لە هاوینە ئەگە لە زستانە تەنشێک سەرفکەی لە هاوینا بێ بەسێ تەنشی چکەم و بەردە ئاوێ بەڕاستی ئەوە گومانیتیانە خۆ ئەو هەر زەرورەوە پێویستە ئیتر چارەسەرەکە وڵا بڵم چی وشکە ساڵیە و ئیتر ئێمەش هەوڵمان ناوە هیچ زرێکیمینەوە وەکو کەم تەرخەمی شوان نەبووە قەیرانی دارایی بووە ئەژنا کەم تەرخەم نەبووە سە منوەکو خۆم ئەوەی کە نوێنەری خەڵکم نوێنەری حکومەتیشم من ئەوم دەسەرەکە قسەی خەڵک بگێنم حکومەت ئاگادارکەم درێغیم نەکردو بە هیچ شێوەیەک ئەوەی تر تەحەداکەم و خەڵکە خۆی ئاگادارە لەوە حاکم فەرهادیش کە بڵێن بەڕێوبەری ناحیەیە یعنی بەڕاستی سپاسێکم ئەو هەمیشە هاوکاری من بۆ بەدەم داواکانمەوە هاتووە من بۆ خۆشم هەر بەدەر لەوەش زۆر ئێستا لە هەوڵام کە هەرچی با بڵین ئەوەی کە دەسەڵاتێکی هەبێت چوومەتە لای و نامە بیانەت بەرپرسانی سەروتریش کە چارەسەری ئەمە بکەن چارەسەرەکە من حلێکی بنەڕەتیم بۆ داناوە کە ئاوێکمان هەیە ئەچێ بۆ هەواری شار هیچ نەبێت دوو ئینجێکمان بنێ ئیتر قەیرانمان نامێنێت ئەمە چارەسەرێکی بنەڕەتیە ئەنجا بەدەر لەوەش یعنی بڕواکەوە تقریبا 5-6 ڕۆژێکە کە ئەم ڕوویاوە کۆمەڵی خەڵکی خێرخواز ومانەکە حەزیان کردووە هاوکاری خەڵک بن هاوکارەکانم وەرگتووە دوو کەسم ڕاست پاردووە یعنی لەوانێ بڵم 50-60 تەنکەر ئاو بە بێمەقابل نردومانە بۆ خەڵکی کەم درامت ئەوەی کە زانیمانە موچە خۆرە ئەمڕۆ موچە خۆر چینێژی هەژارە با بڵین وای لێ هاتووە یعنی ئەمە ئێستا من ڕۆژانە 4-5 تەنکەر ئاو بە بێمەقابلی گەین دەست خەڵک بەدەر لەوەش ئاوەکەش تەوزیع بێتوانێ و هیچ کێشەیەکی نییە و لە هەوڵی چارەسەریشان بە هیمەتی خێرخوازان و بەرپرسانی ئەم سنوورش باشی پوری من دەستە ماچەکەم لای مختاری گوندەکە بوویتی ئەم مەنتیقە زۆر بێ ئاون وتم بزانم لەگەڵ بێ ئاوی ئەوەزەتان چۆنە والله ئەی کڕین
ئەیکڕ ئەرێ بەخوا چەندێکە ئاوتان نییە واللهی زۆر دەمێکە هەر ئەخۆی گەڕەکە کەم ئاوە ئەمجان ئان بیشەویژە بێ ئاو هەر نەهاتووە منتیقەیە بەس کڕین نەبێت دوێنێ 1 سعات هاتووە 1 سعات ئەرێ بەخوا ئەوش سوێن بەخواوە 2 ساعتم داناوە هیماڵی کوڕەکەم تەڕایی پیانەها ئەو ماڵە بۆی نەچوو ئەو ماڵە بۆی نەچوو کڕیان خێرە یعنی بەسا ئاوەکەشیان هەڵکردووە نەچوو هەڵکردووە بێموچەیەەکە و لە مۆختی بێموچەیەشە ئەمە ئەرکێتر نییە ئاوە پڕپان والله ئەمە ژیان نییە و خەڵقەی واتیە ئاوا نابێ سیتەک نازان بۆ ئاوایە قابلە ئەم چەند هزار ماڵە بێ ئاوە ژیان ئاوا ڕوە معاشن نەبێ و ئەوە پیاوەکەم ئەوە کاری و کاسپیەکەیەتی زیاتر ئێوە وەکو ئافرەتان و خانمانی ماڵ گیرە خۆن بەدەسم بێ ئاویەوەن بەخوایدا پیاویش ڕنج بە پارە پیاکە پێی بی ئەگەر پیا و پایینەکە ئافرەت چی پێکتی نەبەخوا سلام علیکم باشکە حاجگان ئینجازە هەیە بینە حەوشەکەەوە یاخواستە باشی حاجگان سیادە باشکی یا سەلامت بی ئەمە ماتۆڕە دەستا خۆشە ئەو ماتۆڕەکە هەڵکراوە بەحسا ئاوەڵدانە وایە ئەها یعنی ئەمە ئاوەیە کە کریوتانە ئارەوەڵە ئەو تەنکیە لەوێ هەڵێم ببانی یاخوا سەلامت بی فەرموو یعنی ها ئەمە ئەم ئاوە کە ئیسان ماتۆڕە ئیشەکە ئاوەکە هی کڕینە هی حکومەت کڕینە ئەوای کڕینە بەڵێ ئاوە کڕین ئاومان نییە ئەمە دەمێ 5 ساڵم بەم دیرە ئەڵێن بۆ چارەسەرمان کە هەر ئەڵێن بەسەر چاو بەسەر چاو چارەسەری نەکردوون خەڵکێکی زۆر کە لە گەڕەکەکە ئەچین و بە یەک سامانێرێتەوە بۆ ماڵەوە دەڵە بۆتان چارەسەر قرا ئاوتان بۆ بێ ئەنجار وا ئێستا لە هیچ شوێنێک ئاو نەماوە چارەسەرمان یەی کڕی پار بای 250 کڕیوە پێرات بای 550 ماو کڕیوە ئەم ساڵی نزیکەی باوی 150 کڕیوە تا ئێستا یعنی ساڵی پار بای زیاتر لە 500,000 ئاو پێرار بای 550 کڕیوە پار بای 250 ئەم ساڵ بای 150 هەبێ حەقیش بەم واتە پوری ئەمە هەموو ساڵی ئەم کێشەیە بەردەوامە هەر ئەم گەڕەکە هەموو ساڵێ ئەم بەردەوام پێراریش ئاو کەم بووکتیان وشتی کرۆ بەڵام پار هەر ئاو کەم بوو ئەرێ بەخوانەیە چۆ سەرتەنکی بە مەزاخش ئەوی بۆ پڕنەیەکردن بە 3 نۆرش هەرەی کڕین چی بکەین تەنچەکانم هەمووی لەوێ ئەم تەنجەگەر ئاوێکەمە و تەنجانە و بە ماتۆر هەوایم بۆ سەربان ئاو نییە ناچێتە سەربان لێرەی ئەم کۆڵانی ئێوە خراپترین کۆڵانە لە ڕووی ئاوە ئەو بەرزەیش نییە برا مەشنوعەکە زۆر بەرزرە لێرە بەڵام نایکەنەوە میراوەکان باش نایکەنەوە ئەچون بۆ خوارەوە بەریێنەوە تۆ دەکەن بۆرە و تاو میراوەکانمان باش نین یعنی ژیانتان قورسە لێرە زۆر بێعەمەلین ئەرە بەخوا هەرم گەڕەکەیش ئەناب چۆم گەڕێکی وا هەیە 2 جار 3 جار ئاوی بۆ ڕوا ئێمە جارێکمان بۆ نایە لەم بێموچەیە ئەمەش زەختێکی زۆر نییە لەسەر گیرفانی ئەمە تقریبا 3 مانگە معاش و نەگرۆ معاشەکەشم 500,000 بۆ باسیۆم نەخۆم 501,000 تا ئێستا زۆر وعدمان خراپە لە بە ئاوە شاڵا کارەبانە بێ و ئاو ببێ وەڵایی بێئاوی هەتا بڵی بێکەڵکە ئاراوەڵە چەندێک ئاوتان نییە وەڵایی مانگی 2 مانگە بێ ئاراوەڵە ئەم 2 مانگە و لەم بێموچەیە ئاوتان کڕیوە ئاراوەڵام کڕیمانە ئاراوەڵا من هەموو هەفتەیەک تەنکەری ئاوم کڕیوە ئەمە بارگرانی نییە چۆن ماگرانی ئاراوەڵا باگرانیە چۆن ئاراوەڵا هەموو هەفتەیە من تەنکەری ئاوم کڕیوە بە 15,000 ئەسێ کردیانەوە 20 بۆ گران بۆچی مەسەلا گران بۆ چۆن ئاراوەڵا حکومەت پێت وایە کەم تەرخەمە وەڵاهی کەم تەرخەم نییە بەڵام چی کەم تەرخەم نییە بێت چییە ئەی زورڤەکە وایە بڵین چی قەتای حکومەت نییە قەتای حکومەت با چۆن ساڵ لە سا حکومەت حکومەتە بەڵام چی بڵێن چی ئەمە وا ناکە ژیانکردن لێرە تاڵ بێ قورس بێ وەڵایی قورسە و بێکەڵکە و ئەبێ ڕاکێشی لەگەڵیا ژیان بە ڕاکێشانەوێ وەڵی ئەبێ مەزبور بیت زۆر گوێنەیەتێ ئەبێ مەزبور بیت ئەگەر یەکێ موچە خۆر بێ یان دەخلی خۆر نیم بەڵام ئەوێ مەزبور بیت هەی مەزبوری ڕاکێشیت بەلایانی کەمەوە مانگانە 50-60 سارێک بۆ ئاوەڕۆ مەلانی کەمەوە مانگەیانە نا 50-60 نا بەڵام ئیتر 15 بۆ 20 ئەبێ ئەخرەوە هەفتانە لە مانگەکە مانگانە تەنکەری ئاو بکری بەشی چەندێک دەکە تەنکەری ئاو بەشی ئێسێ بەشی من تەنکەری ئاو بەشی 7 ڕۆژ بە 8 ڕۆژەکە 7 ڕۆژ بە 8 ڕۆژ ئەگەر ماڵێکی خێزاندار بێ زیاتر بێ زیاتر مناڵی زۆر بێ ئەوانە زیاتر تەبعان نالەوەڵە
ناوچەیەکی گەشتیاری دڕفێن بەڵام بێ ئاو ئارە وڵا زۆر بێ ئاوین بێ ئاون بەڵێ تقریبان مانگونی یەکێ ماوەکرین جاری واژێ بە تەنگەر کە تەلەفۆنی بۆگەی بۆ تەنگەرەکە بە دوو ڕۆژ یعنی شەو ڕۆژی پێچێت تا سەرت بەرەکەی و ئاوەکەت بۆێنێت بە درێژای ماوەش ناچارن ئاو بکڕن ئارە وڵا ئاوەکرین کارە باگەشە لە ڕووی کارە باش وەک جاران نەماوە کارە با جاران سعات 6 ئێوارە هاتۆ تا 6 بەیانی هەبوو ئێستا کارە باگەشیان کە بگوجای دوی شەوە کوژێتەوە ئیتر نازانم وەڵایە شەو کارەکان و ساتەکان بەدەست خۆیانە لە هەموو ڕێگەوە خراپ زۆر خراپین هەروەڵا بێ ئاوین تا بڵێ بێ ئاوین بێ ئاو کارەبە گیانێکمان بۆ مۆدی دێ کێ بەکەم تەرخەمەزان حکوومەتیان کێ هەر حکوومەتە هەر حکوومەت یاریمی کوردستان بە تەرخەمەزانی لێ خەتای حکوومەتی حکوومەت چی بکە وەڵا هەمووی خەتای ئەوە هەمووی خەتای ئەوە بۆ کەسیکە ناگەڕێتەوەانێ ئەخۆ خەتاگە لە ئێمە نییە ئەو بەدەزەوانە خۆ بەدەست ئێمەنی ئێمە جاران پارەمان کۆ کردۆ یعنی ناو دێکە ماڵەکان خۆیان ماڵە بۆ 3000 یاوە 2000 یا وتمانە بۆ چییە وتێتی غەتا سووداوە مۆلیدە نەماوە یعنی مۆلیدە شکاوە بۆ ئەوانە پارەشمان کۆ کردوتەوانێ لەگەڵ بێ ئاوی وەزعتان چۆنە والله باش نین باش نین نەوەڵا دەمێکا چەندێکە ئاوتان نییە وڵی تقریبان وڵا دەمێکە مەنگ زیاترە بێت بەڵێ ناچارە نەم بێماشی ئاو بکڕن ئارە وڵا ئاوە کڕین وەکو کابانێک کە زۆر پێویستە بە ئاوە بێ ئەمە تا چەند سەرێشەی بۆ دروست کردووی ئاو بڕانە موبەریدەیە وڵا زۆری بۆ دروستکردن کێشە موبەریدەیە و ماڵە و خوانەی بڕێ میوانە و ئەرە وڵا لەم کاتی بە معاشایە تێبێ ئاو بکڕین و هەر ئەم ساڵ ئاوا بوو یان ساڵەکانی تر باشتر بوو هەر ئەم ساڵوا و ساڵەکان کە باشتر بوو لانی پەیوەندیدارە دەچی قسەی چییە وڵا جایدە قسەی تێ نازانین بڵێن چی دەسەڵاتمان نییە بڵێن چی وڵا هیچ تێ دەسەڵاتمان نییە ئەو چاکی کە بۆمان چاکەن و ئاگان لە دەمامێت و معاژ نییە و کەسبی نییە و ئیتر ئەگەر جارێ ئاو بکڕن بەشی چەندێکتانەکە وڵا جا بەشی چیە وڵا بەشی هیچ ناکات تۆم بڕی دەیش پێکە خوانێ بڕێ ماڵە و میوانە بلێکێ بەژەکات حکوومەتی شولانی پەیوەندیدار کە قسەی لەگەڵاکەن دەڵێ چی موبەریدەکە چییە پاساوەکە چییە وڵا بڵم چی هیچ نییە چییە هیچ نییە وڵا کاکەگیان داواکاریتان لە حکوومەت چییە داواکاریمان هەیەبوومان چاکە داواکاریمان چی ئاوەکەمان بە چاکەن واز خەڵک ناژی وا لەو پێ هیچی ناکە نەوەڵا داواکاریمان هەیە کە بۆمان چاکەن و میلەتەمان نابێت گەرم و خەڵکەکە هەموو پێویستی بە ئاو سەر خۆش بە دەستیەوەش خۆش بێخوا لەشتان ساغ بێخوا بێەوەی بنیە خۆشیانی مامۆستا سڵاو لێ باسی شکر ساتە باشکر لەگەڵ بێ ئاوی ئاو و گەنجێک بەوخوا بیاوی زیاد لە حد ناخۆشە ینی ئاو نییە ئەو تقریبا مایەکە ئێمە بیاوین بە هەمووی وازام لەم ڕۆژانەیە دەدەقە چارەکی ئاواتۆ تاو کڕینەکەشە دەست ناگرێت کابرا لە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەو گادە بەرەگەن جان بێ ماشێش بەرەوەی خەڵکی گردووە بەڕاستی کێشەی بۆ دروستکردین هیواداری ئینشەڵا مدیر ناحیە بێ موختارەکە بێ ئەم کێشەمان بۆ چارەسەرکە و نەزاتمان بێ لەم بیاویە یانچنا بۆڵێگەمانێ بە پارێ ژەسمانکە دەستمان ناکەوێت بە 1-2 ڕۆژ جا دەستێگە ئەوە نییە بڵێ ڕاستە خۆیەکسە گاورا بۆ دێنێ جاخۆ گەرمە ئەوە نازانێت کە تۆ لە سەعات 2 ئاوەکە بڕات 2 ڕۆژ دوایەوە بۆ بێنێت وەڵایتر ئەوەی کێشەکە کابرایی تەنگەریش دەستی ناگە لە مەشروعەکانی خەڵک زۆر داوای لێغا ئەوەی کێشەکە ینی هەر ئێرەش نییە زۆربەی شوێنەکان بێ ئاویە هەر ناحیسی تەک نییە ئەگەر ئاوی بکڕم بەشی چەندێکتانەکە وەڵایتر حەسەب بەکارهێنانی خۆدا کابرا خێزانار بێ لاچێ بەشی 2 ڕۆژ 3 ڕۆژیکە کابرا خێزاناری کەم بێ لاچێ بەشی 4 ڕۆژ بە 5 ڕۆژ ئەوانیش لەسەر ساحەب تەنگەرەکانیشیان گران کردو و ساحەب تەنگەرەکانیش بۆ خەڵکیان گران کردووە جاران بۆنەوە بە 10,000 بە سەگرێدی بە 15 بە کرێدی بە 20 ئاوە ئەوەی بینیتان دانیشتوانی ناحوێسی تەگلی و گازندەیەکی زۆریان نەبوو لە نەبوونی ئەو کە باسییان لەوە دەکە زیاتر لە مانگێکە ئاویان نیە و لەم بێ موچەیەدا ناچارن ئەو بکردنەوە کاتێکیش تەنکەری ئاو دەکردن بەشی 4-5 ڕۆژێکیان دەکات و مانگانە 6-7 بێ بن بە ئەو لەم بێ ئاوێدا و بۆتەوە کاری ئەوەی کە بەشێک لە ماڵەکان تەرانەت بڕۆن بۆ ماڵی کەسوکار و کوڕ و منداڵەکانیان لە ناو شار چونکە و خۆیان دەڵێن بێ ئاوی تاوا بڕستی لێ بڕێ و لێ هەڵگرتون تا بەرنامە بە یەکەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم دەسپاتە زانە